بەر لەوەی بین ڕاگەیاند کار بڕۆ بۆ کاری ڕادیۆ بکەی بێگومان ئەزمونێکت لەگەڵ ئەو بێژەر و پێشکەشکارانە هەیە کە لە ڕادیۆ کەسی بەتوانان بەسەلیقەن دەنگێکی خۆشیان هەیە پرسیاری باش دەکەن لەگەڵ بیسەر بە تەواوی تێکەڵ بوون ینی هەندێک جار ئەوانە دەبنە پاڵنەر لەوەی تۆ حەز و ئارەزوو خولیات بۆ کارەکە زیاتر بێت یەکێک لەو کەسانە من لە بیرمە ئەو کات کە منداڵ بووم جم لە بەرنامەکەی ڕادەگرت بەرنامەکی زۆر سەرنجڕاکێشی هەبوو بۆ ئەو کات بەرنامەیەکی نوێ بوو کەس نەبوو شەوانە جێ لەو بەرنامە ڕانەگری ئەویش ئەو کات سەرەتا لە ڕادیۆی پێشکەوتن بوو پاشان گواستراوە بۆ ڕادیۆ دەنجی کوردستان ئێستا بۆتە جێگری بەڕێوەبەری ڕادیۆ دەنجی کوردستان ئەویش بەڕێز ئەحمەد بەکرە ناوێکی زۆر ئاشنایە لەگەڵ تەواوی بیسەرانی ڕادیۆ و ڕۆژنامەنووسانی کوردستانیش ئەمڕۆ لەگەڵ ئێمەیە میوانی ئێمەیە لە ڕۆژی جیهانی ڕادیۆ قسە لەسەر ڕادیۆ دەکەن کاک ئەحمەد بەیانیت باش زۆر زۆر بەخێر بێت بەیانی باش کاک ئەحمەد بەخێر بێت ڕادیۆکیشم لە بینی خۆم و خۆداناوە ئەمە بۆ تۆ شتێکی تایبەت زۆر سپاس بەیانی ڕادیۆتان باش بەیانی ئێوە و سەرجەم بیسەران و بینەرانمان باش هیوادارم کە ئێمەش و بیسەران و بینەرانیشمان ڕۆژێکی خۆشیان هەبێت زۆر سپاس بۆ میوانداری سپاس بۆ ئەم بەیانیە زۆر جیاوازە بە دەنگی کاک ئەحمەد جارێکی دیکە لە ناو ڕادیۆ دا دەنجی کاک ئەحمەد ئێستا ئێمە لە ستۆدیۆین بەڵام بیسەر کە گوێ لێ دەبی دەنگەکی زۆر خۆشترەوەیە دەنگەکەی جیاوازە کاک ئەحمەد ئەوەی کە دەبینرێت لە جیهانی ئەمڕۆی کە خێرا ئەو چرخی پێشکەوتن ئەچێتە پێشەوە ئەو ئەزمموی کە جەنابچان لە ڕادیۆ هەتان بووە تا ئەم ئەزمموی کە ئێستا پێکەوە دانیشتوین و ئێمە بینرا و بیسراوین ینی هەبە هەردوو جۆرەکە بینەران ئەتوانن بمان بین ئەوەش لات نەکەین کە کوردستان 24 ئەم پرۆژەیە خستۆ تا بواری جێبەجێکردنەوە بەردەوام کاری لەسەرکات کە ئێستا بەس ئەوە نەبێت کە خەڵک بەس گوێمان لێ بگرێت لە ڕێی ئامێرە زیرەکەکانیان و لە ڕێی سۆشیال میدیاوە هەم بمان بینێ هەم گوێ لە دەنگما بێ چ جیاوازیەکی هەیە لەزەتی ڕادیۆی جارانی کەم کردوتۆ یان باشترێکە بەڵێ زۆر سپاس من دەمەوێت بگەڕێمەوە سەرەتا بۆ تەمان بابەتی میدیا یاخود ڕۆژنامەوانی بابەتێکی گرنگە لە مێژووی مرۆڤایەتیدا بەگشتی دۆزینەوە یاخود دەرچوونی یان کارکردن لەسەر یەکەم ڕۆژنامە لە مێژووی مرۆڤایەتیدا زۆر گرنگە و هەموو مرۆڤایەتی باسی دەکا بەڵام ڕادیۆش کە بوارێکی بیستراوە بە هەمان شێوە ئەوەندەی بوارە ڕۆژنامەوانیەکە لە مێژووی مرۆڤایەتیدا گرنگی هەیە لەبەرەوەی بەردەوام مرۆڤایەتی لە مێژووی خۆیدا هەوڵی داوەکەوە پرۆسەی کۆمونیکیشن پەرە پێبدات و پرۆسەی پەیوەندیکردن بە کۆمەڵ بۆ بگەیاندنی پەیامەکانی بۆ کاریگەری خستنە سەر تاکەکان بۆ کاریگەری خستنە سەر کۆمەلگا و دروستکردنی ڕایگەشتی هەوڵی زۆری داوە بۆیە ڕادیۆ شۆڕشێکی زۆر گەورە بوو لەو بارەدا دەتوانین بڵێین لە شۆڕشی ڕۆژنامە دەرچوونی یەکەم ڕۆژنامە ئەگەر زیاتر نەبوو بێ کەمتر نییە چونکە پێشتر مرۆڤ لە ڕێگەی پیتەوە مرۆڤایەتی دەدوان مخاتبەی کۆمەلگای دەکرد بەڵام بۆ یەکەم جار لە مێژوویدا توانی مخاتبەی هەستەوەرێکی تری مرۆڤکە کەویش گوێچکەکانیەتی کە ئێمە دەزانین گوێ هەستەوەری بیستن یاخود گوێچکە یەکێکە لە هەستەوەرە کاریگەرەکان لەسەر مرۆڤایەتی من پێم وایە لەوانەیە هەندێک لە خەڵک پێچوانەیە و بۆ چوونەی من بێ بەڵام پێم وایە هەستەوەری بیستن لە هەستەوەری بینین بە تایبەتی لەو سەردەمەدا گرنگترە چونکە بەر لە بیستن گرنگترە چونکە بۆ بەر لە زیرێکی دەستکرد لە مرۆڤایەتیدا قسەیەک هەبوو دەیانگوت وێنە حقیقەتی مطلقە حقیقەتی ڕەهایە یعنی بۆ نمونە وێنە وەکو بەڵگەیەک تەنانەت لە دادگا لە لایەنە فەرمیەکانیش بەکاردەهێنرا بۆیە وێنە زیاتر مزداقیەتی هەبوو لە بیستن بەڵام لەگەڵ هاتنی زیرێکی دەستکرد ئای وێنە ئەو کاریگەریەی نەما ینی ئەو ڕاستەقینیەشی نەما چۆن بۆ نمونەگەر کەسێک بیاویست بە بەڵگەیەک بە ئێمە پیشامدا دوایین بەڵگە کە پیشین دەدا وێنەیە دەیگوت ئەوە وێنەکەیە یان ئەوە وێنە جوڵاوەکەی یان وێنە وەستاوەکەیە بەڵام ئێستا ئەو پێشکەوتنانی دنیاوایان کردووە کە بەڕاستی وێنە لەگەڵ ئەو دەستکاریانەی کە دەکرێت ئەو مزداقیەتەی نەمێنێ ینی حقیقت بەتەنیا لای وێنە نەمێنێ بۆیە ئێستا خەریکی ئێمە دەگەڕینەوە بۆ ئەو ڕاستی جارێکی تر کە هەستی بیستن بەڕاستی هەستێکی زۆر کاریگەرە لە مرۆڤدا بۆ نمونە جاران خەڵک لە ڕێگەی خوێندنەوە پەرتووکی دەخوێنەوە
بەڵام ئێستا خەڵکێکی زۆر لە ڕێگەی پەرتوکە دەنگیەکانەوە زیاتر هەم چێژ وەردەگرێ هەم گوێ دەگرێ و هەم زیاتر لە هەزردا دەچەسبێ لە هەزریدا دەمێنێتەوە. ئێوە من بە شانازیەوە ئێوە باسی یادگاریەکتان کرد کە لەوانەیە ئێستا من قسە دەکەم من ناوەکو خۆم بەس ئەو دەنگە لە هزری مرۆڤەکاندا لە تەمەنێکی زۆر بچوو کە من ڕۆژانە خەڵک دەبینم بە شانازیەوە ماوەتەوە. ینی خەڵک منی نەبینیوە چکە ئەو کاتێکی من لە ڕادیۆ ئیشمان دەکرد ئەو پێشکەوتنە تەکنەلۆژیە نەبوو لە ڕێگەی من ئێستا کە هات مەستۆدی و گوتم ینی لە میکەپ و خۆڕێخستنەوە بابەتانە گوتم جی پێشکەوتنی ڕادیۆ ئێمە کاتی خۆی تەنانەت جلەکانیشمان بە ئاسایی کلاس بێجامەیەکی ئاسایی بەجامەیەکەوە دادەنیشتین شەوان بەڵێ خەڵک ئەمەی نەدەبینی بەڕاستی وە خەڵکێک هەبوو کە هەموو تەمەنی گوێی لە دەنگی من بۆ بەڵام منی نەبینیوە. بەڵام کە دەچم بۆ بازار کە دەچم یان مخاتەبەی کەسێک دەکەم دەڵێ ئەو دەنگە غەریب نییە دەڵێم تۆ گوێگری ڕادیۆ بووی ئەو کات دەگەڕێتەوە بۆ ئەو کاتە کە من بەرنامەم پێشکەش کردو یان گوێی لەو دەنگە بووە کەواتە بۆیە دەڵێم هەستەوەری بیستن لە مرۆڤدا هەستەوەرێکی زۆر گرنگە و کاریگەری زۆریشی دەبێ بۆ گەیاندنی چکار لە کۆتاییدا میدیا ئەرکی سەرەکی میدیا گەیاندنی پێیامە و کاریگەری خستنە سەر تاکەکانە و ڕاکێشانیەتی بە ئاراستەی پەیامەکەی خۆی ئەوەی کە خۆی دەیهەوێ مادام بیستن ئەو کاریگەریەی هەبێ کەواتە دەکرێ بڵێن کە دەتوانی لە ڕێگەیەوە باشترین پەیامەکانت بگەێنی بە زۆر باشە. کاگە ئەحمەد ئێستا هەمویان تەواوکەری یەکترین ینی سیر دەکەی پۆدکاست دەکرێت پۆدکاستی زۆر باش هەیە لە جیهان لە ستۆدیۆیەکی ڕادیۆیی لە لایڤی سۆشیال میدیا هەم بەدەنگ هەم بە وێنە هەمووی دەبینی و کاریگەری زۆر باش لە کۆمەلگا دروست دەکات. ئێمە ئەگە بین بۆ ناوەخۆ مێژووی ڕادیۆی کوردی باسکەین. ڕادیۆی کوردی مێژوێکی درێژی هەیە لە 6 ساڵ بەسەرەوە زیاترە ئەگەر بگەڕێنە بۆ ئەو ڕادیۆ یەکەم جار بە کوردی قسەی پێکرا با بڵێن بیستمان بۆ نزیکەی 100 ساڵ دەبێت کاتێک یەکەم جار لە بەغدا بەڵام وەکو ڕادیۆی کوردی ئاماژراندن بە فەرمی ئەگەر هەڵە نەبم پێم وابێ ڕادیۆ دەنگی کوردستانە ساڵی 1963 وایە باشە. کارکردن لە ڕادیۆ چه ئەزمونێک بە ڕۆژنامە نووس دەبەخشێ چه کاریگەری لەسەر ڕۆژنامە نووس دروست دەکا ئایا ئەو قسە ڕاستە دەگوتری ئەوانەی کە لە ڕادیۆ دەستیان پێ کردووە ڕۆژنامە نووسی قسە زانترن بەدیقەترن بە سەلیقەترن باشتر دەتوانن ڕستەکان بدەن بە بیسەر و بەبینەر ڕاست ئەو قسەیە تەواو دروستە بە تایبەتی ئەوەی کە گوتت قسە زانترن و وشەکان باشتر هەڵدەبژێرن و ڕستەکان باشتر ڕیز دەکەن و باشتر وشەسازی دەکەن چونکە ڕادیۆ مامەڵە لەگەڵ بیستن ینی بواری بیستن مامەڵە لەگەڵ دەربڕینی وشە و هەڵبژارنی ڕستە و ڕستە سازی و شەسازی دەکا. ئێمە قسەیەکمان هەیە دەڵێن لە بواری ڕۆژنامەوانیدا ئەوەی کە لە پەیامنێریەوە دەست پێ دەکا دەبێتە ڕۆژنامەوانێکی زۆر باش چونکە هەرسێک بوارەکەی هەم نووسین هەم بیستن و هەم بینین تێیدا کۆ دەبێتەوە بە هەمان شێوە قسەکەری باش و ئەو کەسەی کە دەیهەوێت لە ڕێگەی وشەوە کاریگەری بەسەر خەڵکەوە بکات یاخود لە ڕێگەی وشەوە کردداری کۆمونیکیشن ئەنجام بدا ئەوانن کە لە ڕادیۆدا کاریان کردووە چونکە ئێمە لە ڕادیۆ کە کارمان دەکرد بۆ نمونە ئەگەر یەکێک لەو نمونانەی کە من بۆتان میجارمەوە دواتر دێمە سەر مێژووی ڕادیۆ یەکی بچکە بەشێک لە پرسیارەکە پەیوەندی بە یەکەم ڕادیۆی کوردی ئێمە کە لە ڕادیۆ کارمان دەکرد یەکێک لەو خەمانەی کە هەمان بوو زمانی کوردی بوو لە سەرەتادا تەنانەت ئەو کاتە خوا لێ خۆش بوو مەهدی خۆشناو سوپاسنامەیەکی ئاراستەی ئێمە کرد ئەو کاتە ئێمە گەنج بووین ینی ڕادیۆیەکی لاوانمان هەبوو ئەوە خەمی ئێمە نەبوو بەڵام کردبوومانە خەمی خۆمان کە ڕادیۆیەکی لاوانە بووین ئێمە بەڕاستی خەمی هەندێک ناوەندی تر و دەستگای میدیایی تر بوو بەڵام زۆر کارمان لەسەر وشەی کوردی دەکرد من دەگەڕێمە بۆ دەی نەوەتەکان کە باسی لێ دەکەم لە دەی نەوەتەکان تۆ کار لەسەر هوەری کوردی وشەی کوردی بکەی ئەو کاتە زۆر گرنگ بوو تەنانەت لە یادمە ئەو کات هەندێک کەس بە ئێمەی دەگوت ئێمە چکە بڕیارماندا بوو تەنها گۆرانی کوردی پەخش بکەین بە ئێمەیان دەگوت ئەگەر ئێوە تەنها گۆرانی کوردی پەخش بکەن خەڵک گوێتان لێ ناگرێت بەڵام بە پێچەوانەوە بوو ئێمە توانیمان ئەو کاتە شۆڕشێکی گەورە بکەین لە هەم لە ڕووی زمانەوە هەم لە ڕووی هوەریشەوە هەم گۆرانی کوردیمان پەخش دەکرد هەم لە کاتی پێشکەشکردنی بەرنامە بەڵێ تەنانەت ئەوانەی کە پەیوەندیشیان پێمانەوە دەکرد وای لێ هاتبوو کە بە زمانە کوردیەکەی ئێمە زیاتر مخاتەبەیان دەکرد ینی زیاتر بە زمانە کوردیەکەی ئێمە دەدوان
بۆیە دەکرێت بڵێم کە رادیۆ کاریگەری لە هەموو بوارەکان لە بواری کللتوری لە بواری شوناسی نەتەوەیی لە بواری هەستی نیشتیمانی چکە بابەتی زمان بەشێکە لە ئینتیمای نیشتیمانی ئەوانە کاریگەری زۆری هەبووە. مێژووی رادیۆ تەمان رادیۆ هەرچەند هەوڵی زۆر هەبوو بە تایبەتی لە سەدەی 19 لە دەی هەشتاکان هەوڵی زۆر هەبوو بۆ دۆزینەوەی شەپۆلی دەنگ گواستنەوەی دەنگ. هەوڵەکان پەریان پێدرا تاکو دەتوانین بڵین یەکەم وێزگەی رادیۆیی لە ساڵی 1970 لە ئەمریکا ئەویش بە ڕێکەوت بوو، ینی نەک بڵێ کاریان لەسەر بابەتی لەرە دەنگەکان دەکرد دەستی ینی توانیان مۆسیقای لێەوە پەخش بکەن. بەڵام یەکەم وێزگەی رادیۆیی دەکرێت بیگەڕێنەوە بۆ سەرەتای بیستەکان لە ساڵی 1920ەوە رادیۆ دەستی وەکو وێزگەی وەکو ئێزگە وەکو میدیایەکی ڕێکخرا و دەستی بە پەخش کرد. یەکەم رادیۆی کوردی کە باز دەکرێت گە بگەڕێنەوە ئەوانە رادیۆی کوردی نین، ینی بۆی مێژوەکە بە تەواوی بێ. بۆ نمونە لە بەغدا رادیۆی بەغدا پەخشی دەکرد بەڵام پەخشەکەی دیاریکرا بوو لە چوارچێوەی میدیایەکدا بوو کە ئەو میدیایە میدیایەکی عەرەبی بوو، ینی دەوڵەتێکی عەرەبی بوو. بابەتەکە ئەوە نەبوو خزمەت بە کورد و کللتوری کورد و زمانی کورد و پرسی کورد بکات. دواتر رادیۆی تر هەبوو لە قاهرە رادیۆ هەبوو، رادیۆی یافا ئەو کاتە ئینگلیزەکاندایان مەزراند، چکە بە ئەو ڕاستیش بزانین کە لە جەنگە جیهانیەکاندا رادیۆ کاریگەری یەکجار گەورەی هەبووە و بەشێک لە جەنگ ئەو کاتە رادیۆ بوو. بۆ نمونە رادیۆی یافا کە دامەزرا ئینگلیزەکان بەرامبەر بە ئەڵمانەکان دایان مەزران و بەشێکی کوردی بوو. بەڵام یەکەم رادیۆی کوردی کە دەکرێت بڵین یەکەم ئێزگەی رادیۆیی کوردی کە دامەزراوە لە ساڵی 1963 دوو ساڵ دوای هەڵگیرسانی شۆڕشی مەزنی ئەیلول بەرابرایەتی باوکی ڕۆحینەتەوە بارزانی نەمر، ئەو کاتە هەر بە لێزانی و حکمت و بیرکردنەوەی دروستی بارزانی هەروکو چۆن یەکەمەکان لەو حکمتەوە لە کوردستان سەریان هەڵدا یەکەم ئێزگەی کوردی رادیۆیی دامەزرا کە ئێزگەی دەنگی کوردستان بوو لە 28 نۆی ساڵی 1963 لە باڵەکایەتی. مەبەستمەوەیە بە کادری کوردی بە ڕۆژنامە نووسی کوردی و لە خاکی کوردستان لە دۆخێکی زۆر خراپدا کە ئەو کاتە من لە ئەوانەی کە ئێمە ئێستا ڕێبازەکەیان تەواو دەکەین، ئەوانەی پێش ئێمە لە دەنگی کوردستان کاریان کردووە، لێم بیستون کە بۆچی شۆڕش 61 دەستی پێکرد. من ئەو پرسیارم لا دروست، بەڵام رادیۆ 63 دەستی پێکرد. ماوەی نەک 2 ساڵ 3 ساڵیش بارزانی نەمر لە هەوڵی ئەوەدا بووە کە ئامێرێکی ترانسمیتەرێکی رادیۆیی بهێنێ لە ئەشکەوتی ڕەش بەڵێ بهێنێ بۆ کوردستان. تەنانەت هەندێک جار هەندێک ئامێر گەیشتووە کە ئامێری رادیۆیی نەبوون، ئامێری پەیوەندیکردن بوون. بۆیە بارزانی نەمر ماوەی 2 ساڵ بە بەردەوامی خۆی هەوڵی جددی داوە بۆ ئەوەی کە ئەو رادیۆیە دەست بە پەخش بکات تا لە کۆتایی لە ساڵی 1963 دەستی بە پەخشکردەوە تاکو ئێستاش بەردەوام. کاک ئەحمەد، ئێستا جەنابەت ئاماژەت بە رادیۆی کوردیدا کە سەرەتا لە 63 دەستی پێکردو و لە ستودیۆیەکی ئاوهان نەبوو، نەک ئاوهار زۆر ستودیۆیەکی ئاسایش نەبوو، تەنانەت لەناو ئەشکەوتا بووە. من ئەمێ بڵێم سەرەتاش باسیەوە کردم ئێمە مێژوومان هەیە لەگەڵ رادیۆ. کوردانی قەفقاز لە ساڵی 20ەکان بە زمانی کوردی یەکەم جار ئەو دنیایان یاخود دەرگای ئەو دنیایان بە ڕووی کووردا کردەوە. ئێستاش لە کوردستانە بینین بە 5 زمان رادیۆمان هەیە، رادیۆ عەرەبیمان هەیە، کوردیمان هەیە، تورکمانیمان هەیە، سریانیمان هەیە و ئینگلیزیشمان هەیە. سەجەنابەت ئاماژەت بەوە کرد کە زۆر گرنگە کە تۆ لە ڕێی رادیۆوە بتوانی خۆت بناسەنی و جاران زمانی کوردی و توانەکە گوێگرتان کەمە بێت ئەگەر بە کوردی بێت. ئێستا بینین هەم گوێگرمان زۆرترە هەم لەناو کوردستان بە زمانەکانی دیکەش رادیۆ هەیە. بەڵێ دەمانگەڕێنەوە بۆەوەی کە شاعیر دەڵێ کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کوردیە، هەر کەسێ نادان نەبێ خۆی تاڵەبی مانا دەکات. دەگەڕێمەوە بۆ ئەو کاتێک کە تەنانەت لەناو ئەدەبی کوردیش بە کوردی نووسین جۆرێک لە کەمی بوو، ینی پیان وا بوو کە ئەوە زمانی تر نازانێ بۆیە بە کوردی دەنووسی. تەبانەوە لە چوارچێوەی هەوڵی هەموو ئەو داگیرکەرانەی دەوروبەرمان بووە بۆ سڕینەوەی شوناس و ناسنامەی ئێمە، چکە لە بیرمان نەچێت لەو ناوچەیەدا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کورد وەکو نەتەوەیەک توانیوێتی خۆی بهێڵێتەوە. ئێمە وەکو قبتیەکان نەبووین، ئێمە وەکو
بۆ نمونە سۆمەریەکان نەبووین ئێمە وەکو هەندێک نەتەوەی تر نەبووین کە لەناو نەتەوەی عەرەب و فارس و تورکدا ئەو نەتەوە سەردەستانە بتوێنەوە ئێمە ماینەوە لەسەر پێی خۆمان ماینەوە یەکێک لە هۆکارەکانی مانەوەمان دەستگرتنمان بوو بە زمانەکەمانەوە بە زمانەکەمانەوە ئەوەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد بۆیە دەگەڕێمەوە بۆ ئەوەی باسی کوردانی قەفقازت کرد بێگومانێ و کاتێ رادیۆی یەریڤانمان هەبوو ئێزگەی یەریڤانمان هەبوو بەڵام کە دەڵێم یەکەم رادیۆ یەکەم ئێزگەی کوردی لەسەر خاکی کوردستان بەڵ لە باشووری کوردستان دەنگی کوردستان بوو ئەو کاتە لە یەریڤان شۆڕشێک نەبوو تاکو ئەو ئێزگەی ببێتە زمان حاڵی شۆڕشەکە بەڵام دەنگی کوردستان بوو بە زمان حاڵی شۆڕشێک کە بەڕاستی یەکێک لە هۆکارەکانی لە سنوور دەرچوونی شۆڕشی کوردی ئەو کاتە هەبوونی ئەو رادیۆیە بوو چکا پێشتر شۆڕش هەکرا بوو بەڵام دنیا وەکو شۆڕشی ناوچەیی مامەڵی لەگەڵدا دەکرد شۆڕشەکانی پێشتر بۆ نمونە شۆڕشەکانی بارزان شۆڕشەکانی شێخ سەعید شۆڕشی ئەوانەی کە کرابوون بەڵام بەهۆی ئەوەی کە دەستگایەکی میدیاییان نەبوو بۆ ئەوەی کە دەوروبەری پێ بدوێنن تەنانەت بەرامبەرەکانی خۆیانی پێ بدوێن ئاخر دەنگی کوردستان بیرتان نەچێ یەکێک لە سیماکانی یەک لە خەسڵەتەکانی ئەوە بوو کە دەستی پێکرد بەشێکی زمانی عەرەبی بوو و بە زمانی سریانی ئێمە بەرنامە هەبوو ئەو کاتە من دەگەڕێمە بۆ شەستەکان پاشگری عراقیشی هەبووە دەنگی کوردستانی عراق تۆ بگەڕێەوە بۆ ساڵی شەستەکان چه حکمت و لێزانیە کە بیری لەوە کردبێتەوە کە رادیۆیەک هەبێ بۆ شۆڕش دروستە کاک ئەحمەد دەزانی من بەچی ئەمە بە بیر کەوتۆ گفتوگۆی لەسەر بکەین ئێستا ئەو ڕۆژەی کە لەلایەن ئێرانەوە بە هێرشی موشکی هێرشکرایە سەر ماڵی شەید پێشڕە و ئێمە هەر لە کەناڵە کوردیەکان بە زمانی کوردی هەر باسمان کرد لە کەناڵ ڕاگەاندنەکانی کوردستان لە رادیۆکان لە جەریدەکان هەمووی هەر بە کوردی بە کوردی ئێمە گەر بمانتوانێت کەناڵێکی پرۆفشناڵی زمانی دیکەمان هەبێت پێویست بە وەرگێڕانە نەکات دایمەن لە وەرگێڕانە حەقی ئەو شتێک کە ئەبێ بدرێ نادرێت وەکو زمانەکە نییە کە تۆ باسی لێوە بکەی بکەسە بە زمانی خۆی باسی لێوە بکات لە رادیۆشە بە هەمان شێوە پێچان وایە کە گرنگە رادیۆیەکمان هەبێت رادیۆیەکی زۆر پێشکەوتوو کە زمان حاڵی بەس کوردستان بێت ڕاست جا من دەمەویست ئەوە بڵێم یعنی چه حکمت و لێزانیە کە ئەو کاتە بارزانی نەمربیری لەوە کردوتەوە کە رادیۆیەکی هەبێ ئێزگەیەکی هەبێ دەستگایەکی میدیایی هەبێ و چه حکمتێکی و لێزانیەکی باڵاترە کە بیر لەوە بکاتەوە مخاتەبە یاخود نەتەوەکانی تر بدوێنێ بە زمانی عەرەبی بە زمانی فارسی بە زمانی تورکی و سریانی و ئینگلیزیش ینی دەنگی کوردستان لە شەستەکان تۆ بگەڕێەوە بۆ دەی شەستەکان ئێستا باسکردنی زۆر ئاسان ئێستاوەی تۆ گوتت بیر لێکردنەوەی زۆر ئاسانە و ئیمکانێتیش لە بەردەستە و هەموو ئەو بابەتانی کە پێویستە لە بەردەستدا هەیە ئەوەی تۆ باست کرد یەکێک لە ئیشکالیەتەکانی ئێمە لەگەڵ نەتەوەکانی دەوروبەرمانە لەگەڵ عەرەب و تورک و فارسە و لەگەڵ ئەوەیە کە دەبێ ئێمە بە زمانی خۆیان پرسی خۆمان بگەێنینە دنیا بە ئینگلیزی بە ئەڵمانی بە فەڕەنسی بە هەموو ئەو زمانانەی کە هەیە بۆ کە تۆ ئەوەی بەڕێزت باس کرد زۆر دروستە ئێمە کاتێک کە لە بابەتی هێرشەکانی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان ئێمە دەبوایە فارسەکان بە زمانی خۆیان بدوێنین و پێیان بڵێن کە ئەوەی ئێوە شەهیدتان کرد منداڵ و بێتاوانەکانی ئێمە بوون و ئەو موشەکانی کە ئێوە بە هەر ناوێک ئاراستی ئێمەیان دەکەن لە ڕاستی داوانیە لە بەرامبەریشدا دەبێ عەرەبیش ئەو ڕاستیە بزانێ تورکیش ئەو ڕاستیە بزانێ و نەتەوەکانی تریش ئەو ڕاستیە بزانم بۆیە پێم وایە بۆیش دەڵێم رادیۆ ئێمە دەکرێت لە رادیۆ ئەو ئیشە بکەین چکە زۆر گرنگە با من ئەوە بەبیر ئێوە بهێنمەوە کە رادیۆیەکێکە لەو دەستگا میدیایانەی کە بۆ ئەوەی سوودی لێوەگری پێویستت بەوە نیە کاتی بۆ تەرخانەت بە بەریتانیاشەوە من ئەوە هەکارەگەر ئیزنم بێ بەریتانیا تاوەکو ئێستا گرنگترین ئەو بڕیارانەی کە سەرۆک وەزیران دەری ئەکات سەرەتا لە رادیۆوە زەمن ئیزافەیەکی ترت بۆ بکەم تەنانەت ئەگەر دنیا تووشی شەڕێکی ماڵ وێران کرد بێ یەکەم شوێن کە مرۆڤایەتی چاوەڕێی دەکا هاوکاری بێوەلێەوە پەیامەکان بگەڕ بێگومان کاریگەری رادیۆ ئێستاش لەگەڵدا بێ هەرمایە ینی کاگ ئەحمەد پێشکەوتنەکان نەیتوانی وە ڕێگری لە کاریگەری رادیۆ بکات بۆ نمونە هیچ کەسێکمانی ڕۆژانە لەناو ئۆتۆمبیل سەر نەکەوین باشە شۆفێر بە پێی یاساش بێ تۆ ناتوانانی مۆبایل بەکاربێنی سەیری مۆبایل بکەی بۆ وەرگرتنی هەواڵ بۆ گوێگرتن لە گۆرانی بۆ هەر شتێک کەواتە زۆر بە ناچاری دەبێت تۆ گوێ لە رادیۆ بگری
ئەو ئۆتۆمبیلانی ئێستا مۆدیل بەرزیشن زیاتر کاریگەریان ینی کاریان لەسەرەوە کردووە کە رادیۆکەیان باشتر بێ دەنگی باشتر بێ کوالیتی باشتر بێ ینی رادیۆ سنجینی خۆی سوقلی خۆی هەرماوە دەتوانین بڵێن ئێستا جارێکی دیکە ئێمە لە کوردستان دەتوانین بە شێوازێکی جیاوازتر باشتر کار لەسەر رادیۆ بکەین پاڵپشت بەوەی کە لە تیڤی و لە سوۆشیال میدیا هەیە لە ڕێگە رادیۆش پەیامەکانمان بگەینین دەگا بەڵێ لە هەموو بۆ منە لە تیڤیش کە تۆ کار دەکەی بەشێکی کارەکە دەنگە بەشێکی کاریگەریەکەشت دەنگە راپۆرتێکی تیڤی ئەگەر بێژەرێکی دەنگخۆش بیخوێنێتەوە یاخود بێژەرێکی بە سەلیقە لە ڕووی دەنگەوە بیخوێنێتەوە چەند جیاوازی و کاریگەری هەیە لەوەی کە تەنانەت بێژەری تیڤیش ئەوەی کە دەنگی ینی تۆنی دەنگی جیاوازە چەند کاریگەری زیاتر هەیە بەسەر بینەر بێگومان کاریگەری زۆر زیاترە زۆربەی هەرە زۆری بێژەرەکانی تیڤی و تەنانەت ئەوانەی کە بە وێنەش دەردەکەون ئەوانن کە دەنگێکی جیاوازیان هەیە کەواتە ئەوە دەمانگەڕێنێتەوە بۆی کە دەنگ کاریگەری هەیە من ئەو قسەیەم کردیانی بۆ پاڵپشتی ئەوە نییە بەڵام دەنگ کاریگەری بۆەوەی کە من پێم وایە دەنگ کاریگەری هەیە ئەوەی کە بەڕێزیشت ئاماژەت پێکرد یەکێک کۆمەڵی خەسڵەتی رادیۆ هەیە کە لەوانەیە لە میدیاکانی تردا نەبێ رادیۆ دەستگایەکی میدیایی کەم تێچووە تۆ باست کرد ئەو کاتە ئێمە لە چیە لە شاخ بەو بێ ئیمکانیەتە لە ژێر بۆمبارانی دوژمن رادیۆماندانە لە ناو ئەشکەوتێک بەبێ ئەوەی هیچمان هەبێ رادیۆماندانە دەمانتوانی ئەو کاتە تیڤیەک دابنی نەخێر بێگومان کەواتە رادیۆ دەستگایەکی میدیایی کەم تێچووە لە سەختترین قۆناغەکاندا تۆ دەتوانی سوودی لێوەربگری من ئاماژەم بە شتێک کرد گوتم ئەگەر مرۆڤایەتی تووشی شەڕێکی ماڵوێران کرد بێ نەک شەڕ کارەساتێکی سروشتی ماڵوێران کرد بێ یەکەم شوێن کە مرۆڤایەتی چاوەڕێ دەکات لێوە پەیامەکان ببیستێت و ڕێنمایی بکە رادیۆیە ینی شەپۆلەکانی رادیۆیە بەڵێ بۆیە بەڵێ کاریگەری زۆریش لەبەرەوەی کەم تێچووە دووەم ئەوەی کە بەڕێز ئاماژەت پێکرد تۆ بۆ گوێگرتن لە رادیۆ پێویست ناکە کات تەرخانکەی سەیری تیڤی بکەی دەبێت کاتێک تەرخانکەی و بە دیاری و دەست لە ئیشەکەت هەڵبگری نێت و ئۆنلاین و سوۆشیال میدیا بە هەمان شێوە دەبێت دەست لە کارەکەت هەڵبگری و سەرخاڵی ئەوبی بەڵام رادیۆ یەکێک لە خەسڵەتەکانی ئەوەیە تۆ دەتوانی شوفێری خۆت بکەی فرۆشیاری خۆت دایکاتی خۆت و یەکێک دەوانەی کە من زۆر زار تووشیاندم ئەوانە کە دەڵێ یادگارێکی زۆرم هەیە من لە مەتبەخ بەدەم ئامادەکردنی خواردن و قاپشوشتن و تەنانەت بەدەم خایانکردنەوەی ماڵەوە زۆر گوێم لە بەرنامەکانی رادیۆ گرتو کەواتە رادیۆ کاریگەری ئەوەندە هەیە کە مرۆڤ لە هەر دۆخێکدا بێ دەتوانێت سوود لە رادیۆکە وەربگرێ ئەوە لە ڕووی خێراییەوە بیرمان نەچێ دەڵێن ئێستا سوۆشیال میدیا خێرایە بەڵام رادیۆ خێراترە پێویستی بە پۆستکردن بە سوڕانیە بە نێت نییە پێویستی بەوە نییە کە تۆ ئیدیتی بۆ بکەی یا خود ڕێکی بخەی من لە بیرمە ئەو کاتە ئێمە پەیامنێر بووین بە تایبەتی لە پرۆسی ئازادی عێراق پەیامنێر بووین کۆمەڵێک پەیامنێر بووین من پەیامنێری ئەو کاتە دەنگی کوردستان بووم کە دەچوین و ڕووماڵی هەواڵەکانمان دەکرد پەیامنێری تیڤیەکان دەهاتن بۆ لای من دەیانگوت تۆزێک خۆتان دوا بخەن چونکە ئێمە هەر دەنگەکە ئامادە بوو دەگەشتینەوە رادیۆ و دەماندایە پەخش و دەمانگوت دەنگەکە پەخش بکەن وتارەکە گرنگ بوو سەبقێکی سەحەفی رادیۆ ینی سەبقێکی سەحەفی وای هەیە کە تەنانەت ئێستا ئەگەر بە دروستی کاری تێدا بکرێ پێش سوۆشیال میدیاش دەکەوێت چکە تۆ مامەڵە لەگەڵ دەنگدا دەکەی ئەو دەنگە ئامادەیە دەچی یەکسەر لە رادیۆکەی خۆت پەخشی دەکەی بە ئیزافەی ئەوەی کە زۆربەی هەرە زۆری کۆمەلگا من پێشەوەی بێن بۆ ئێرە سێرچم کرد هەندێک ئامارم لا بوو کە دوایین ئاماری نەتەوەیەگرتوەکان دەڵێ 170 مرۆڤایەتی بە زۆرێک لە زۆرەکان سوود لە رادیۆ وەردەگرێت زۆر درستە من پێشەوەی کە سپاسی کاک ئەحمەدکەم بەس ئەوە باس بکەم کە باسی خانمانی کرد کە خانمان لە مطبەخەوە گوێیان لە پرۆگرامەکانی لە کاتی میکەپ ئەمەوە بڵێم ئەم قسەی گەورە دەروونناسی جیهان یانگ باس بکەم یانگەڵە خانمان لە ڕێی گۆ عاشقە بن پیاوان لە ڕێی چاوە ئەگەر ئەمە تێکەڵکەین بەیەکەوە خانمان تیفی بۆ ئێمە باشە رادیۆ بۆ ئێوە بەشکڵەنە بەڵام مەبەستمەوە ینی کاریگەری زۆر دەنگ کاریگەری زۆر زۆر زیاتر هەیە چکە خانمان لە شێوەی هەستی بیستنەوە عەتفیان ئەجوڵێت یاخود
وەرئەگرن زیاتر هەر بۆشە بە قسەکانی ئێوە یەکسەر دڵمان خۆشە بە ئێمەژرانیا بەحمد زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووین لەگەڵمان بوویت ڕۆژێک دیکە جێمان لە دەنگت بۆەوە زۆر سپاس خۆش بە سپاس بۆ